من ناوم فەرمان فاتح شکوورە خەڵکی کەرکووکم ساڵی 1970 لە کەرکووک لەدایک بوومە، بەڵام لە دوای خۆتزانی وەزع سیاسی لەسەر کەرکووکە هات و خەڵکی کەرکووک دایمە لە ئاواری لە دەریا بووە. 2004 لە کەرکووکم بەجێهێشت هاتمە هەولێر، لە هەولێر لە پەیمانگەی هونەرە جوانەکانی هەولێر دەستم بە خوێندن کرد. ساڵی 2000 خوێندنی پەیمانگەم تەواو کرد بەشی وەنەکێشان. دوای بڵین پرۆسە و ڕزگاری عێراق لە دوای ڕوخانی ڕژێمی گۆڕ بە گۆڕ گەڕاینەوە کەرکووک و لەوێ بوومە یەکێک لە دامەزرێنەری پەیمانگەی هونەرە جوانەکانی کەرکووک. هەر لە یەکەم ساڵەوە دەستمان بە وەکو مامۆستایەکی پەیمانگە دەستم بەکار کرد لەوێ بەپێی مەراحلی ئیداری هەنێ پۆست و ئیدارەتشم لەوێ وەرگرت ئەو سەردەمە، بەڵام دوای 2010 فرسەتێکم بۆ ڕەخسا کە چوومە بەغا بۆ ئەکادمی هونەر جوانەکانی بەغام تەواو کرد. یعنی 2015 دەرچووی کۆلێژی هونەر جوانەکانی بەغدا. لە بواری تەزریدا هەنێ کارم هەیە، لە بواری تعبیرێتە هەنێ کارم هەیە وەکو قوتابخانەی هونەری، لە وەکو مامۆستاش لە پەیمانگەی هونەر جوانەکانی کەرکووک کە دەرسی هونەری ئەڵێمەوە حتمما تەجروبە و کاری ئیشی واقعیشم هەیە ڕیالیزمی. هەموو ئەو تابلوانی کە لە بۆ دەرسی وانەی ئەلوان و بۆ مەسەلەی ئینشادا وترایەوە هەموو ئیشاکانم تعبیر بوو لە کوردستان و مەسەلەی چیە و مەسەلەی ئەو فولکلۆرە کوردی کە خۆمان لە ناوی گەورە بووین بەڕاستی، هەتا لێژ ڕنگدانەوی داوە، هەتا لەوانەیە کە ئێستاش بە تەلەبەکانم کە دەرسی بڵین ئینشا ئەڵێمەوە زیاتر مۆزوعەکان کە هەڵەبژێرینە ئەو بابەتانەی کە دراستێکی نوێکەینە تابلۆ هەمووی مواضعی فولکلۆری کوردیە، زیاتر ئەوانەی هەنێکی تایبەتە بە کەلتوری تایبەتی کەرکووک، چکە خۆم لێ کەرکووک ئەوەکی تایبەتی هەیە، کەلتورێکی تایبەتی هەیە، چکە تێکەڵە لەگەڵ مەسەلەی عەرەب و تورکمانەوە تایبەتمەندێکی خۆی هەیە، مەسەلەی قەڵایە، مەسەلەی دەور و پشتی قەڵایە، مەسەلەی ئەو قۆڕیات و چایخاناتی ناو کەرکووکە وەکو چایخانەکانی هەرێم هەولێر و سلێمانی نییە بەڕاستی، جیاوازێکی ترێ هەیە. هەندێکی مەسەلەن بابەتەکان ئەگەر بازار بێ بۆ ئینشاکان تر هەرکە و زاویەک لە بازار کە هەڵێ بژێرن زیاتر ڕنگدانەوەی واقعی کەرکووکیانەیە بەڕاستی، زایدەن ئەوە کەرکووکیانە و کوردایەتی زیاتر بەسەریە. هەرچەندە ئێمە کەرکووکی ڕاهاتوین لەسەر کارەسات بەڕاستی، ڕاهاتوین لەسەر دەربەدەری و لەسەر فرۆشتنی خاکمان بەڕاستی. 16 ئۆکتۆبەر ڕووداوێکی زۆر ناخۆش بوو. ئەو ڕووداوە هەرچەندە وەکو شەخص زیاتر تاسیری هەیە نەکۆ ڕنگدانی هونەر، چکە هونەر بە شێوەیەکی گشتی زمان حاڵێکی جیهانیە ئەو نەتایبەت نییە بە قومیەتەوە، بەڵام وەکو کەسایەتی وەکو ناخی هونەر کە تو تاسیرت لێ دەکات حتمما تاسیرێکی زۆرت لێکە. هەندێک دەستەواژە و هەندێک بەکارهێنانی ڕنگ هەیە کە تو لە وەزعێکی ئاسایی بەکاردێنی لە کاتی دوای 16 ئۆکتۆبەرە جێپەنجە خۆی هەر دەکاتەوە بۆ مەسەلەی ئەو ڕنگانەی ئەو شێواز و تەکنیکە ڕەنگەی کە بەکاری دێنی هەیە جانێکی تایە، تووڕەبوونێکی تایە، حتمما خۆ خەڵکی کەرکووک بەڕاستی لە دوای 2023 خەڵکیی تووڕەیە. پێکهاتەکان من ئەگە بمێت چکە بەپێی تابلۆکان ئەگۆڕێ بەڕاستی شازەکان ئەگۆڕ، چکە من هەنێک تابلۆم هەیە کۆلاجە تێکەڵکردنی کەرەستەی جیاوازە، هەنێکمە واقعی ڕیالیزمیە و بەس زەیت و ئەلوان ئەوانە بەکاردێنین، هەنێکش هەیە زەیت و کەرەسەی تر تێکەڵەکەن، هەنی بەپێی ئەو تابلۆ ئەو بیرۆکەی کە ئەوە تابلۆکەی دای ڕێژی ئەتوانی بیکەی کەرەسەکان هەڵەبژێری. بوو نمونە ئەگەر من بمێت تابلۆیەکی سرف زەیتی واقعی بکەم وەکو تابلۆی کە لەم چەند ڕۆژەیە تاوام کرد مەسەلەی پیاوەکە و تەنها ئەلوانی زەیتیە بەکاردی لەسەر کانفاسە و ئیشی خۆتی بەسەر دەکەی. تابلۆشم هەیە بۆ نمونە ئسفنجی تێکەڵە لە کۆمەڵە مەوادی تری بەجیا لە کەرەستەی هونەریوانی کە ئەو مەوادانی ئەو کەرسانی کە بە کەڵک نای خەڵک فڕێدا ئێمە کۆ دەکەینەکەینە کەرسەیەکی هونەری جوانۆ دایدێنین دەکەینە بابەت.
لەو نەوعانشم هەیە شتەکان جیازن بەڕاست بە پێی تابلۆکانە دەگۆڕن هەمیشە لە کەرکک ژیاوم هەر لە کەرکک ژێژێم ئەگەر لاولێرش بم بەڵام ناخ و مێشک و دڵ و هەموو ئەوەکانم لە کەرککە ئەوە حقیقەتێکە نکۆڵی لێ ناکرێت هەرچەندە من وەکو مامۆستای پەماگەی هونەرزانەکان داهەمشم لە کەرککە هاتو چوومان هەیە چم و کەرکک و دێمەوە پێم لە کەرکک نەبڕیوە تایبەتمەندی کەرکک هەموو ژیانە من بۆ هەوایەژم کە لە کەرکک کۆ دێ بەڕاستی چکە تۆ هەر کەسێک لە شوێنێک لەدایک بوو لە شوێنێک گەورە بوو لە شوێنێک پەروەردە کرا تایبەتمەندێکی خۆی و شوێنە هەیە بوو نمونە ناکرێ کۆمەڵە ذکرایەتی منداڵیم هەیە لە ناو کەرککە لە بیری کەم بەڕاستی ناشکرێ کۆمەڵە شت هەیە وەکو ناوی ناوی کەرککەکەیت و لە ناخەوە هەیەجانێکت بۆ دروستە بە هەستەکەی خود لە خۆت بە خەوەنی ئەو شارە ئازانی بەڕاستی ئەوەی کەرکک چی بێ ئەزانێ من چیە لێم چکە کەرکک ڕەغم ئەوەی کە کۆمەڵێ لەوتی حزبی بەعس هاتۆتە سەر حکومەوە ئەو شارە تعریف دەکرێ بڕێ ئەو کوژرێ هەموو شتێکی لەکرێ کەرکک کاتی خۆی لە هەشتاکان و لە حەفتاکان منبەعی سەقافەتی کوردی بووە هەرچی شان و موزیک ژن و ئەوانە هەبوو لە ناو کەرکک بووە بەڵام بەبێ پرۆسەی سیاسی ئەو نەوتێکە قوڕی کردە سەر کەرککە بەڕاستی کەرککی گران ئەم ڕۆژەی کە ئیسا هەیە و لە یازاریش ئیش بەسەر ئەو عەقلێتە ئاکرێ بەڕاستی بەڵام کەرکک هەموو ژیان بۆ منەگەێنێ